لێرەوە پەیام و دەستخۆشیەکەت بۆ حکوومەت یاریێمی کوردستان؟ والله زۆر مەمنونینە. واللهی پێشترێ هەندێک خراپ بووین، بەس ئەو ڕۆ لە یەکی هەفتەوە بەبێ مزەخە ئاو خۆی دەستە سەرێ. بەس خەڵکەکەش دەبی دەستی پێوە بگری گوناحە مەنتیقە هەیە نیتی سارە شوشتن بەردەرکە شوشتن دەبی ئەوە کەم کرێتەوە نییە ئەوەی زەروریە. ناوەڵا الحەمدوللا باشین، زۆر باشین. تەواو یعنی کێشەی ئاوتان نە کێشەی ئاومانێ کێشەی کارەبامانێ ئێستا کارەباکەمان فولە. بە شتێکی دەکوژەی نوشتێکی پێ دەکەین تەبعا من کرێتی مەگەروانەکەم دەمە دوو کرێتی، بەڵام ئەوانەی خۆیانە با 100,000 بێت خەیرە. باش لێرەوە پەیام و دەستخۆشیەکەت بۆ حکوومەت یاریێمی کوردستان؟ والله زۆر مەمنونینە لەبەرەوەی یعنی نییە 10,000مان پێ نەدەبڕە 10,000مان بە تەنکەری ئاو دەدا. یەک دەیگوت ئاوەکە پیسە، یەک دەیگوت لیقاوە، یەک دەیگوت تڵکاوە، نازام چ بوو لەوتان چێمان دەکرد هی خۆشمان پیسەکەش پاک دەبوو پاکەش پیس دەبوو. بەس ناوەڵا ئێستا دەستخۆشی لێ دەکەین لەبەرەوەی مرتاحین لە نووسن شەوێ بە ئیسراحەت دەبین لەبەرەوەی ئاو کەرەبەمانێ الحەمدوللا.